هجمارکا بربچاو جه برپرسیارن اداری و سیاسی و کساتین اکادمی ده شهیه تایبت دا زاندورا هفده یا اکادمیا پارتی دموکراتا کردستان بداوی هات زاندورا هجدی جی دست پیکره. لەوتێکدا قادر قەچاق بەرپرسی ئەکادمیای پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بە گرنگی دەرچوونی ئەو هەشتا و سێ کادیرە کرد کە دوای 7 مانگ لە پێدانی وانە و بابەتی جیاجیا لەلایەن کەسانی ئەکادمیەوە بەهێز و گوڕێکی ترەوە بەشداری چالاکی سیاسی و ڕێکخراوەیی دەکەن. دواتر سەرۆک مەسعود بارزانی لەوتێکدا ئاماژەی بە دروستبوون و دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کرد و گوتی پارتی بۆ ئامانجی گەورە و ستراتیژی نەتەوەیەک دامەزراوە نەک تەنها بۆچین و پێکهاتیەکی دەستنیشان کراو. هەر بۆیە ئێوە و پارتی هەڵگری ئەرکی مەزون و بەرپرسیارەتی زۆرن. داواشی لە کادیرانی پارتی کرد کە تا ئەو پەڕی تواناشۆر ببنەوە نێو کۆمەڵگە و چین و توێژە جیاوازەکان و لەو بارەشەوە ڕاستپاردە و ڕێنمایی تایبەتی پێدان. هەروەکو ئێوەی خوشەویست دەزانن پارتی کە دروست بوو بۆ خزمەتی کورد و کوردستان دروست بوو. پارتی بەو شێوەیە دروست نەبوو وەکو حزبێکی تەقلیدی یا حزبێکی کە تەنها مەبەستی حزبایەتی بی بوچینێکی دەستنیشان کراو. پارتی دروست بوو وەکو بزوتنەوەیەک بۆ قوناغی یەکەم هێشتنەوەی ئومێد لەناو دڵی نەتەوەی کوردستان، چونکە لە کاتی دامەزراندنی پارتی و ئەو قوناغەی کە ئەو سەردەمە بەسەر هەموو جیهان دەهات بە تایبەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان سەردەمێکی تاریک بوو، ناومێدی بوو. دوای شکست و تێکچوونی زنجیرەیەک شۆڕش و ڕاپەڕین تۆزێک ئومێدێک پەیدا بوو بە دروستبوونی کۆماری کوردستان لە مەهاباد. ئەویش تەمەنی لە ساڵێک کەمتر بوو دیسان ڕووخا. بە یەکجاری نەتەوەی کورد تووشی ناومێدی بوو. بۆیە سەروەریەکی زۆر زۆر گەورەیە بوو پارتی کە توانی لە کاتێکی وا هەستیار و کاتێکی وا ڕەش و ناخۆشدا توانی ئەو ئومێدە بە زیندویی بهێڵیتەوە. اینجا تا گەیشتە ئەوەی ڕێکخستنی ڕێزەکانی گەلەکەمان، تا گەیشتە ئەوەی کە ئامادەکاری بۆ شۆڕشێکی گەورەی نەتەوەی سەرتاسەری کە شۆڕشی ئەیلول. بۆیە ئێوە کادری حزبێکن ئەبی قەدری ئەو مەسئولیەتە بزانن، ئەو ئەرکەی کە لە سەرشانی ئێوەی عەزیزان. من ئومێدەوارم ئێوە بگەڕێنەوە بۆ ناو جەماوەر. من زۆر جار ئەبیستم کە کەلەنێک دروست بووە بەینی سەرکردایەتی پارتی و بەرپرسانی پارتی و جەماوەری پارتی و جەماوەری خەڵکی کوردستان بە تێکڕایی. ئەمە لە هەموو شتێک ترسناکتر و خراپترە. ئەو کەلێنە ئەبی نەیهێڵن، بە هیچ شێوەیەک ئەبی ئەم کەلێنە نەهێڵن. من خۆم تەجروبەم بینیوە زۆر کەس هەیە هەمووی چاوی لەوە نییە تۆ بچیشتی بۆ بکەی، چاوی لەوەیە هەست بکە کە ڕێزی لێگیرەوە، کە لەبیر نەکرەوە. یەک کەلیمە کافیە، بەڵام یەکێک هەموو تەمەنی خۆی لە خزمەتی کورد و کوردستان دەسەڵف کردبی وێستەش پیر بووبی و بێکەس بووبی و کەوتبی لە دەیە کەس مەرحەباشی لێ نەکات. طبعا ئەمە شتێکی زۆر زۆر ناشرینە. ئەمە ئیشی کادرانی پارتیە، بێ و خەڵکە بەسەر بکەنەوە. لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە باڵاکان و وەلانانی کار و پێداویستیە کەسیەکان و دانانی مەبدەئی نیشتیمانی و نەتەوەیی بوون و گەل و وڵات پارێزی لە لووتکەی کارە لە پێشینەکانی هەر تاکێکی کوردستان یەکێکی تر بوو لە ڕاستپاردەکانی سەرۆک بارزانی. ڕاستە ژیان پێویستی بە هەموو شتێکە، بەڵام هیچ کاتێک لە هیچ هەڵ و مەرجێکدا من مبەرڕێک نابینم بۆ ئەوەی ئینسان لە مەبادئ لابدە. ئێمە زۆرمان پێخۆشە هەموو تاکێکی کورد بە تایبەتی ئێوەی خۆشەویست لەو پەڕی خۆشی ژیاندا بن، بەڵام کە بگاتە ئەوەی چۆن دەست لە خۆشی ژیان و لە هەموو شتێ هەڵگیری لە پێنە و بەرگری لە وڵاتەکەی ئەبێ چۆن بەرگری لە وڵات هەڵبژێری. پارتی وە خەڵکی پەروەردە کردووە. ئومێدەوارم دوای ئەم 7 مانگەی کە
بە دڵنیایە واڵێم ئێوە فێریشتی تازە بوون و ئێمڕۆ ئەگەڕێنەوە بۆ شوێنی خوتان بە زانیاری زیاترەوە ئەتوانن زیاتر خزمەتی پارتەکەتان بکەن میلەتەکەتان بکەن و ئێوە سەرکردەی ئایندەن و ئەو ئەمانەتە هەر وەکو چوون لە جیلێک بوو جیلێک هاتووە ڕۆژێک ئێوە بقیادەی ئەم میلەتە بکەن. لە بەشێکی تری وتەکەیدا سەرۆک بارزانی ئاماژەی بە گرنگی و ماهیەتی خۆکاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکی هەرێم و مەرجی هەڵبژاردننی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن خەڵک و جەماوەری کوردستانەوە باس لێوە کرد. من کە سەرۆکاتی هەرێمم قبول کرد و مەرجیشم دانا کە ئەبێ ڕاستەوخۆ بی لە هەڵبژاردن لەلایەن خەڵکی کوردستانەوە بی من مەبەستم هەبوو بۆ ئەم بۆ بزانم خەڵکی کوردستان ڕاستەوخۆ چوون بیرەکاتەوە نەک لە ڕێگەی پەرلەمان یان لە ڕێگەیەکی تر. من چەند مەبەستێکم هەبوو. یەکیان ئەوە بوو کە ئاسەواری شەڕی خۆکوژی نەهێڵم تاکی کورد بڕوای بەخۆ پەیدا بیتەوە کە نەک لەسەر بیر و باوەرێکی ڕگز پەرستی ئێمە پەروەردەی خەڵکی خۆمان بکەین بەڵام ئەبی هەموو تاکێکی کورد لە مەودووە هەست بکات کە مرۆڤە کە خاوەن مافە خاوەن کەرامەتە کەمتر نییە لە هیچ تاکێکی تر نە لە عەرەبێک نە لە تورکێک نە لە فارسێک نە لە ئەوروپیەک نە لە هیچ کەسێک. وی پێگەیەکی شایانی خەباتی گەلی کوردستان لە دەرەوە لە پەیوەندی دیبلۆماسی دروست بکەین زمانی خوێندن و نووسین بوونەتەوەکەمان دروست بکەین لە هەمووشی گرنگتر بۆ ئەوەی زەمینە خۆش بکەین بۆ ئەو مافەی کە مافی هەموو نەتەوەیەک کە ئێمەش ئەو مافەمان هەیە ئێمە بڕیار لە چارەنووسی خۆمان دەین. شەڕی نووسینەوەی دەستور و جێگیرکردنی چەندین مادەی گرنگ لە نێویدا و دەستەبەرکردنی دەستکەوتە دەستوریەکان و دەرەنجامی پابەند نەبوونی حکوومەتی عێراق و دەرهاویشتەکانی لادان لە دەستور بەشێکتری ناوەرۆکی وتارەکەی سەرۆک بارزانیان پێکدەهێنا. خۆی دەستوری عێراق زۆر ڕوون و ئاشکرایە. 53 ڕۆژ خۆم لە بەغدا مامەوە بۆ ئەوەی ڕۆژانە شەو ڕۆژ خەریکی مناقشات بووین بۆ داڕشتنی ئەم دەستورە. بێگومان بێکەم و کۆڕی نییە و ئەوەش نەبوو ئێمە خۆمان دەستورەکە دابڕێژین. شەڕ بوو لەگەڵ زۆر لایەن لەگەڵ خەڵکێکی شوفینی لەگەڵ خەڵکێکی جاهل لەگەڵ خەڵکێکی داخلە دڵ هەندێکیان تاوان زۆریشیان نەبوون متەفەهم بوون و هاوبیر بوون لەگەڵ ئێمە یعنی شەڕێکی ئاسان نەبوو بەڵام زۆر شتی تێدایە ئەم دەستورە ئەگەر جێبەجێ کرابە ئەم قەیرانانە هیچی نە قەیرانی هەرێم لەگەڵ بەغدا نە قەیرانەکانی تری ناوچەکانی تری عێراقیش ڕوە نەهاتە بەنسبەتی ئێمەش هەندێشتی زۆر زۆر ڕوون و ئاشکرای تێدایە لە دیباجەکەی دەستور ئەڵێ مەرج بوومانەوەی عێراق بە یەک پارچەیی التزامکردنە بەم دەستورە خۆ ئەمە معنای هەیە و ئەمە بە زانین ئەم فەقەرەی ئەخراوەتەنەوە ئەم جملەیە هەر بووەوە نەبوو وەکو جملەیەک بنووسێتن و تەواو خەڵکی تر خۆی لێگێ لەکات خۆی لێلا ئەدات بەڵام ئێمە زانین بوو ئەو جملەیەمان خستنەوە دەستور و ئەبیشیش پێ بکرێت ئێمەی خەڵکی کوردستان دوای ئەو هەموو کارەسات دوای ئەنفال دوای کیمیاباران دوای وێرانکردنی هەموو تقریبان تا چەندەیەکمەوە بۆ هەموو دێهاتی کوردستان ئێستاش ئێمە مەمنونین ئەگەر بتوانین جەنازەی شەهیدەکانمان دۆزینەوە وانەی ئەنفال کراون و لە بیابانەکانی خواروی عێراقن دوای ئەم هەموو کارەساتە کەسانێک پەیدا ببن و پێیان وابی ئەبی وەکو جاران حکم لە خەڵکی کوردستان بکرێ و مدیر ئەمنێک بێ بە کەیفی خۆی بگرە و بکوژە و گەنجێکی کورد بباتن و ڕەمی بکات و پاشان جەنازەکەی بباتەوە و بەر دەرگای ماڵی دایک و باوکی پێشی بڵێ قەداغەیە نابی حتا فاتحەشی بۆ بخوێنن چۆن ئەمە چه عەقلێکە کێ ئەتوانێ ئەمە قبوڵ بکات
لە بەشێکتری وتەکەیدا سەرۆک بارزانی گوتی ڕازیبوونی لایەن و سەرکردایەتی سیاسی کوردستان بە جێگیرکردنی مادەی 140 لە نێو دەستوردا مانای ئەوە نەبوو کە ئێمە گومانمان لە کوردستانی بوونی ئەو ناوچانە بوو بێت، بەڵکو مەبەستمان بووە دەرفەتێکی ئارەزوومەندانە بە دانیشتوانی ناوچەدا بڕێندراوەکان بدرێت و خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن بە گوێرەی هەنگاوەکانی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق. مادەی 140 بەلای ئێمەوە نەبوو ئێمە شەکمان هەبی لە کوردستانیەتی ئەو ناوچە دابڕەوانە، نە کەرکووک، نە خانەقین، نە مەخمور، نە شنگار، نە زمار، نە هیچێک لەو ناوچانە. بەڵام توان مادەم ڕێگە هەیە و اتفاق هەیە بە پێی دەستور ئەم کێشە چارەسەر بکرێ ئەم ناوچانە باشای منەوەن گوتووە ئیلا بیا و ناوچانە بێنەوە سەر هەرێمی کوردستان. ئێمە وەڵێن ماڵین خەڵکێکە بڕیار بدە، ئێمە بیا و دەرفەتە بۆ خەڵکی ئەم ناوچانە بڕەخسێنین بۆ ئەوەی خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدە. بەڵام چوون بە پێی ئەو اتفاقە تەطبیق، پاشان سەرژمێری، پاشان ڕاپرسی سبەینێ ئەگەر خەڵکی ئەم ناوچانە چ خەڵکی ناوچەی کەرکووک، چ شنگار، چ خانەقین، چ هەر شوێنێک لەو شوێنانە بڕیاریاندا گوتی ئێمە نامانەوێ بینە و سەر هەرێمی کوردستان، چ مەسئولیەتی مێژووی لەسەر سوانی ئێمەش نامینی. ئێمە وەمان قبول کرد لەسەر ئەو ئەساسەی کە لە کاتی خۆیدا بە پێی اتفاقە تەطبیق دەکرێت، سەرژمێری دەکرێت، ڕاپرسی دەکرێت و خەڵک خۆی بڕیاری خۆیان دات. بەڵام ساڵ بۆ ساڵ ئێمە ملاحەزەمان کرد خودزیینەوە هەیە، لادان هەیە، تا گەیشتەوەی زۆر جار من گلەمەندی خەڵکی کوردستانم گوێ لێدا بوو و حەقیشیان تا کەی ئێمە چاوەڕوان بین. سەرۆک بارزانی ئەوەشی ڕاگەیاند کە بناغی دروستبوونی دەوڵەتی عێراق دوای جەنگی جیهانی یەکەم لەسەر بنەمای هاوبەشی کورد و عەرەب بووە لە وڵاتدا، هەروەک چۆن لە دەستوری کاتی ساڵی 1958 و لە ڕێکەوتنامەی 11 ئازار و لە دەستوری تازەی عێراقیشدا چەخت لەسەر ئەو هاوبەشیە کراوەتەوە، بەڵام هیچ کات لایەنی عێراقی پێوەی پابەند نەبووە. لە دامەزراندنی حکومەتی عێراقەوە دوای جەنگی جیهانی یەکەم عێراق لەسەر ئەو ئەساسە دامەزرا کە لە دوو نەتەوەی سەرەکی پێکدا لەگەڵ ڕێزم بوو نەتەوەکانی تریش و بە هەموو احترامێکەوە بە هەموو پشتگیریەکەوە پشتگیری لە مافەکانیان دەکەین کە هەموومان پێکەوە لە وڵاتە هەژین، بەڵام پابەندی ئەو ڕێککەوتنانە نەبوون. لە دەستوری موقەتی عێراقیش هەروە بووی 50 لە بەیانی نازم بەیانی ژمارە چەند بووی شۆڕشی 14 تەموو ساڵی 58 دیسە ئاڵێ کورد و عەرەب شەریکن لەم وڵاتە 11 ئازار. لە ئەم دەستورە ئێمە ناتوانین حتا حەد لەو قەلەقەدا بشین. دەستور بی، اتفاقات بی، التزامی پێ نەکرێ، پاشان ئێمە نەتەوەیەکی ترین، ئێمە قبول ناکەین هەویەی نەتەوەیەکی تر لەسەر میلەتی کورد فەرز بکرێ. هەموومان ئەزانین چۆن ئەم عێراقە دروست بوو. ئەم عێراقە بە خوێنی ئێمە دروست بوو لە ڕوخانی ڕژێم، دوای ڕوخانی ڕژێم تا گەیشتە دەستور تا دامەزراندنی ئەم حکوومەتە ئێستا لەم شوێنە، نەک لەم قاعەیە، قاعەی پشت لێرە ئێمە دانیشتین و کە بە ڕێکەوتنامەی هەولێر ناسراوە ئەم حکوومەتە دامەزرا لەسەر چەند بنەمایەک. خود دامەزراندن یعنی اتفاقەکەرەوە نەبوو ڕئیس وزارا و ڕئیس پەرلەمان و اینجا ڕئیس جمهوریش دابنجێن، نە، اتفاقەکە زۆر شتی تێدایە. لەگەڵ ئەوەی کە بە حساب حکوومەت تەشکیل بوو ئیتر اتفاقەکە بەلاوەنرا. زۆر هەوڵماندا، زۆر هەوڵماندا کە بە خۆشی، بە دەیالۆگ، بە پێی دەستور ئەم گرفتانە چارەسەر بکرێن. تحملێکی یەکجار زۆرمان کرد. من تەسەورم کرد دوای ئەم هەموو تەجروبە دەوڵەمەندەی بەسەر هەموو لایەک داهات، نەکرد بەسەر ئێمە، دا بەسەر هەموو خەڵکی عێراق، دا بەسەر ناوچەکەشدا، کەس جارێکی تر بیر لەوە ناکاتەوە بە فەرهەنگی و بە زمانی فڕۆکە و تانک و توپ قسە بکات،
چونکە ئەگەر بە تانک و فڕوکە چارەسەری کێشەکان کراوە و بە تایبەتی کێشەی ئێمە ڕژێمی پێشوو 100 بەرابەری ئێستا چەکی هەبوو دنیاش بێدەنگ بوو. جارێکتر سەرۆک مەسعود بارزانی جەختی لە ڕێگا چارە ئاشتاوەیەکان کردەوە بۆ یەکلاکردنەوەی پرسە هەڵواسراوەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و گوتی لە ئێستادا سەرکۆماری عێراق و لیستی هاوپەیمانی کوردستانی و برایانی ئۆپۆزیسیۆنیش سەرقاڵی گفتوگۆکردن و بە هیوان بە چارەسەر بگەن. ئەوەشی ڕاگەیاند کە هاوپەیمانێتیمان لەگەڵ لایەنە عێراقیەکان لەسەر بنەمای برایەتی و پێکەوەژیانی ئاشتیانەیە. ئێستاش هەموو هەوڵێکە دەین ینی بە دڵنیای و ئاڵێم هەموو هەوڵێکە دەین یەک فیشێک نەتەقی. و ئێستا جەنابی سەرۆک مۆجەرە لە بەغدا و برادەرانی خوشمانی وەکوی تەحالوفی کوردستانی و برایانی تری حتی ئۆپۆزیسیۆنیش لەوێ پێکەوە خەریکن بۆ بزانین ئەمە ئاخر محاولەیە بگەنە ئەنجامێک پێمان خۆشە و پێویستە تەحالوفی وەطەنی تەحالوفی برایانی شیعە هەڵوێستێکی پیشان بدەن هەرچەندە هەڵوێستی مەراجع عیزام هەڵوێستێکی مەسئولانە بوو ئێمە سوپاسیان دەکەین ولا پەیوەندی دوقوڵی هەموو لایەنەکانیش هەموو تەییدیەوەکەن کە ئەمە نابی بەم شێوەیە بی بەڵام ئێمە نە تەحالوفیمە لەگەڵ سونە لەسەر حسابی شیعەیە نە لەگەڵ شیعە لەسەر حسابی سونەیە ئێمە برای هەردوو لایەنین. لە وەڵامی ئەو هەوڵانەی کە دەیانەوێت گرفتەکانی خۆیان و مەیلی تاکڕەویان و لادانیان لە دەستوری هەمیشەیی عێراق بە شەڕی نێوان کورد و عەرەبەوە گرێ بدەن سەرۆک بارزانی هەڵوەستەی لەسەر ئێستا و ڕابردووی پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەب کرد و ئاماژەی بە فەرهەنگی مرۆڤدۆستی بارزانی نەمر و نەتەوەی کورددا. ئێستا زیاتر لە 200,000 عەرەب لە کوردستانن برای ئێمەن و من تەوسیەشم ئەوەیە بۆ گەلی کوردستان بە خێرەوتنیان بکەن بە ڕێزە و احتیرامی معاملەیان بکەن وەکو برا معاملەیان بکەن هەر وەکو چوون بە ڕەوشتێکی بەرزەوە لە ڕاپەڕینی 91 کە 2 فەیلەقی جێشی عێراقی تەسلیم بە گەلی کوردستان بوو بەو پەڕی ڕێز و حرمەتە و احترامیان گیرا کەچی ئەو سەربازانە بوون کە ئەنفالیان کردین کیمیاگۆرانیان کردین دێهاتی ئێمەیان وێران کرد بەڵام ئەخلاقی بەرزی کورد ئەوەندە بەرز بوو لەسەر هەموو ئەو ئێش و ئازارانەیاندا بازیاندا و ئەمانەیان بە احترامە و ئێزندان ئەزانن چەند مرکزی کورد سنگی کورد چەند گەورەتر بوو لە بەرچاوی هەموو دنیا. یەکێک لە حکمت هەرە بەرزەکانی جەنابی بارزانی نەمرەوە بوو کە نەهێش ببیتە شاری کورد و عەرەب ڕێگەی نەدا یەک ڕۆژ یەک قمبەلە بتەقی لە شارێکی عەرەبی ڕێگەی نەدا یەک قمبەلەی هاون یانی مەدفەعیە بتەقیتە سەرگوندێکی عەرەب ڕێگەی نەدا حتى سەربازێکی ئەسیر ڕۆژێک لە ڕۆژان دیلێکی عەرەب وەڵڵاهی نەکوژا ئیهانەش نەکرا ئەمە ئەخلاق پیشانەدا ئەخلاقی کورد پیشانەدا. دەرچوانی خۆلی حەفزەی ئەکادمیای پارتی 83 قوتابی بوون کە 21 بەشدار بوویان کوچ و 62شیان کوڕ بوون بە درێژای ئەو ماوەیەش 50 سمینار و 24 بابەتی جیاجیان پێگوتراوەتەوە. هۆشمەند قادر کوردستان TV هەولێر.